خۆشەویستان لە تەوەری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامدا باس لە بەردەوامی پلانەکانی جوولەکەکەین بەرامبەر بە موسڵمانان ئەوەی ئێستا دەگوزەرێ ئەو پەڕی ئاستی تۆپکی دڕندەیە کە قەوارەی زایۆنی بەرامبەر بە کەمینەیەکی موسڵمان لە فەڵەستین و بەتایبەت لە کەرتی غەزە وەک ئەوەی ئەوترێ ئەگەر خۆی پروردگار بەهاناوەنێ لەوە چیتر کۆتایی بۆ بێ شتێک پێی بوترێ کەرتی غەزە و بوترێ موسڵمانی تێدا بووە ئەسڵەن خەڵکی تێدا ژیاوە بەڕاستی جوولەکە بە بەردەوام پلانی نوێی هەیە بە بەردەوام پلانگێڕی هەیە بەرامبەر بە مسلمانان و بە تایبەتیش بەرامبەر بە مسلمانانی کەرتی غەزە و بە شێوازێکی گشتیش بەرامبەر بە کۆی مرۆڤایەتی کە لەناو بەرنامەکەیە چینە سەری ئایا بزانین هەر بەرامبەر بە مسلمانان وان یان غەیری خۆیان ئەوان پلانگێڕی بەرامبەرەکەن قورئانیش زۆر جار و زۆر جوانیش بە جوانی وەصفی پیسی و دڕندەی جوولەکەی کردو. ئێمە بۆم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئارام عیزت شارەزا لە بواری ئاینەکانمان کردووە کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانە. کاگارم جام بەخێر بیت. زۆر بەخێر بێ کاگەر. بسم الله الصلاة والسلام على رسول الله. باش قوربان. بەخێر بێ ئاخوا. تەمام خۆشەویستان هەر بووی کە بستنەوەیەک و زانیاریەکیش بووی کە بچینە ناو بابەتەکەەوە کاگارام خۆی پروردگار لە مانگی دەی ساڵی 2022 هیدایەتی وەرگرتووە و بۆتە موسڵمان پێشتر جوو بووە لە سلێمانی و تەنانەت سەرۆکی ئەنجومەنی باڵای جووەکانی کوردستان بووە بە فەرمی بۆیە ئاگای لە زۆر بابەت هەیە کە لەوانەیە خەڵکێکی دیکە کاکدانیار ئاگای لێ نەبێ و ئەم بە تیانە ژیاوە. دووبارە بەخێر بێ کاگارم جان. بەخێر بێ خۆستە چاوە. ئەگەر لەوە دەست پێ بکەین کاک ئارام پلانی جوولەکە بەرامبەر بە مسلمانان یەک جۆر پلانە و ئەم پلانە کۆتایی هات ئیشیانش کۆتایی پێدێ یانە ئەوان بە پێچەوانەوە بە بەردەوام ڕۆژانە و هەفتانە و مانگانە ئەبدەیتی ئەم بابەتیان هەیە. بەڵێ پێشتر بەرامبەر بە مەسیحەتی شەمە کراوە بە ئەمە لەوە دەست پێ بکەین ئاینی جوو ئاینی کتەبشیرینیە بحكم كتبشيرينية يعني دعونا كابونا ودينك خوي لبرو هج عينك بيت منافسي ويان هج كسي اكز بيرو باورك بيت منافسي كرغريب كالوي كأمة بستيتي براسي ابو شيوي برامبركا بنمونه لرابردو امي برامبر مسيحة كردو كغوري وكردي بشوار بشوا و يسا مسيحة وكو منافسي او نماوه عيني بيروزي اسلامه اول شيء يعني امة بستيتي لرابردو برنامجی دانا بوو کە ئەو بەرنامەیە بە کۆیلەکردنی خەڵک بوو بەو شێوەی کە خەڵک یعنی شوێنی ئەو بکەوێتتر مادیێن معنوێن ئەمە لەناو ئیسلامە یعنی هیچ جوابێکی نەبوو بۆ ئەو لەبەرەوە ئێستا ئەو سیاسەتی خۆی گۆڕیوە بە ڕەبۆتکردنی خەڵک لە کۆیلەوە بڕۆ بەڵێ بەڵێ ئەوە ئیشەڵا کردومانەتە سیسیلە سیمینارێک بەدەر لەو ئەوەشی کێتە جواب لەسەری ئەوەشی کە هەڵوێستی وەرەگرێت بە سێ ڕێگە ئەو مەبەستێتی تر ئەو یعنی لە هەدەفی خۆی بە ڕێگەی یەکەم مادیەن ئەگەر مادیەن نەتوانێت لە دوولەڕووی مەقامی جەناب بە مەسائلی ئافرەت و ئەوانە ئەگەر نەبێ ئیتر هەچوانێ بۆیتە تۆ بێ لاتی لەسەر ڕێگەی ئیتر ئاەتیا و بەرەچی جا ئەمەش بەڕاستی هەموو ئینسانێکی جوولەکە ناگرێتەوە ئەمەش ئێستا بە نمونە حەقامیان هەیە وان نییە ئەوانی دەرەوانی بەڕازی لەوانەی وڵاتی کۆمەڵیان ئەمریکان بڵێ ئەوانە یعنی هەردیژی ئەم سیاستەن چونکە ئەوان ئەڵێن یعنی ئاینی جوو تێکەڵی سیاستبان نەکرێ بەڵام ئەو لە پەنای ئاینەکەیە ئەوە تا ئەوەی کە مەبەستی بێ ئیکە کە معلومی جەنابتانە چی لەو خەڵکاکە هەتا ئێستا 30,000 مناڵی کوشتووە 30,000 مناڵ بێنە بەرچای خۆت و 30,000 مناڵ بکوژی یعنی هەر بەس منزەرەکەی بێنە بەرچای خۆت بزانە ئەمە چێ قبوڵێکە کە ڕەنگە زۆر لایەنی جەڵوێستێکشی نەبێ بەرامبەری بەس کۆمەڵێک لایەنی مسلمانی شەوە لە دنیاە مۆستا بەدەق لایەنە لە تەوراتە هەیە کە یان خۆیان دەستکاریان کردووە کە ئیلا بێت میلەتانی دیکە ئاینەکانی دیکە لە خزمەت ئەوان نابن و وەکو بڵێ کۆیلەی ئەوان بن بەڵێ پێشتر لە ڕابردووە من جوابی ئەوم داوەتەوە کە و کاتە نوێنەریان بوو بەڵێ لا تەوراتە هەیە لە ئینجیلا هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە بەڵام ئەوەی بڵێن ئاەتەکە کە تەواوێکی جوابەکەیەتەوە خۆی کێشەکە ئەوەی ئەمە دەستکاری کراوە بەڵێ چۆن دەستکاری کراوە ئێمە چۆن لای خۆمان ئەڵێن بۆ نمونە
مسلم و بخاری ڕحمەتی خۆیان لێبێت بڵێن ڕیوایەتی چەند حەدیثێکەکەن لە لای ئەوانیش موسای کوڕی مەیمون هەیە ئەمەی هێناوە چەند بڵێن ڕیوایەتێکی نقل کردووە و لە دوای ئەویش حاخامەکان بە کۆی گشتی بڵێن دەستکاری ئەمەیان کردو بڕیار لەسەر شتێکگەیەن یعنی ڕەئی چەند حاخامێک ئەبێتە دین بەڵێ ئەبێتە دین بەڵێ خۆی هەر ناوی کە پێڵێ ڕەبای ئیتر ئەگاتە ئەوزوبیلاگاتە پلەی ینی بڵێ مقامی خوا لای ئەوان ینی ڕەبای هەرخۆی بڵێ ماناکەی ئەوەیە وە قسەیە خوا لە هەموو شوێنێکی دنیاە بە تایبەتیەوەی کە کۆنتاکتی لەگە جوولەکە بێ ینی ڕای خۆی تەطبیقەکرێ من هەر ئاوە لەگەڵیان دانیشتوم ینی ئاوە لەگەڵ حاخەم دانیشتوم چ لێرە و چ لە دەرەوەی کوردستانیش ئەو یعنی ئەڵێت خۆی کێشەکە ئەوەیە کە مادام ئەو کەسە ئەو ئاینی کە بڵین تەفشیری بێت کە ببێتە منافسی من ڕێگری لە کار و چالاکی من بکە ئەگەر من بیکوژم یان ئەگەر بۆ نمونە سزنی بکەم یا کەمەندامی بکەم ئەو بەستەنیا دەمی بمێنێ مادەم ئاینێکی بڵین تەفشیری داوە چییە ینی بڵین داواکە بۆ ناودینەکەی هەر بەردەوام داواکە ئەگە تانانە چای بمێنێ هەر ئیشی خۆی پێەکە بۆیە یعنی ئەڵێ ئێمە فتووامان داوە بە زمانی خۆمان پێڵێن فتووامان داوە ئاسایە بڕۆن بیان کوژن بەڵێ یعنی وە قسەی حاخامیش ئەخوات یعنی هەمووی وان نین یعنی ئێستا حاخامەیە کەسێ لەم سلێمانیایە کە جوولەکەی وەکو کوردە و دەوری حاخامێکە بینێ و من کۆنتاکتمێ لەگەڵی و قەت لەگەڵ ئەوە نییە بەڵام بەگشتی بڵین ئیتارەکە بەعام ینی بەلایەنەوە زۆر ئاسایە ینی فتوای ئەوە بن کە ئەمە ئاسایە مناڵە گرنگەوەی ئەو کەسە مسلمانە داوا بۆ دینەکەکە هۆکارەکەشی چی هۆکارەکەی ئەوە نییە کە ئەمان بە تایبەتی دژی دینی ئیسلامن هۆکارەکەی کە دینەکەی ئێمە ڕێگری لە کۆمەڵێکی نامەنطقیەکە لە کۆمەڵ شتێکا کە هیچ بەهایکی ئەخلاقییانە بەڕاستی کە بڵین لەناو سیاسەتی ئەوە جێ نابێتەوە مەجبور تۆ لەسەر ڕێکی خۆی لابە چۆن لاتەبە زۆر جار بۆ منە دوو کەسی مسلمان ئەیا بەیەکە بە نمونە دوو عەقیدەیە بەیەکە کە یعنی من لە ڕابردووە کە لێرە بووم کە لێرە ئێمە سەرۆکی ئەنجومەنە بووین من خۆم ینی بە چای خۆم بینیمە کە دوو مامۆستا ئاینی ڕەنگە ئێمە ئاگاداری بین کە چۆن ینی دراون بەیەکە ئەوان هەر ئاگەشیان نەبووە بیر و باوڕێ بۆ تۆ زیینەوە کاتەوە لە ناو بڵین عەقیدەکەی تۆیە ینی ئەم شتانە زۆر هەن ڕەنگە کات زۆر بەرێ نامێ بچمە ناو تەفاسیلی بەڵام لە مقابل شتی کە ئاماژەمان پێ کردووە کاک ئارام جوولەکە چۆن لە مسلمان ڕازیە بێ لە تاکێکی مسلمان بە تایبەت گەنج یان پلانی جوولەکە وی کە بابن ئێستا لە قەواری زایانیا خۆی بەرجەستاکە بەرامبەر بە گەنجی مسلمان پلانیان چییە بۆ ئەمانە؟ بەڵێ بەنسبەت ئەوەی یەکەمەوە چۆنی ڕازیە بێت ئەمە قسەی ئەو حاخامە کوردی ئێرێ بۆت نقڵەکەم کە چۆن بڵین دەرسی لە چەند حاخامێکی دەرەوەرگتو کە حاخامەکانی دەرەوەش منە ناسم هەر پەیوەندیمان هەبووە لە ئاینی جوولەکەیە تەوقەکردن لەگەڵ من و توی مسلمان دوو لە ڕووی جەنابتان یعنی ئەو کەسە گڵاوە بێ بچێ گڵاوی دەستی دەرکا ئەمە خۆی لە ئاینەکەیە نییە ینی لە بڵین ئەسڵی ئاینەکەیە لە دەبیتەکەی بڵین دەفەرمایشتەکەی خۆی گەورەی ئەمە نییە ئەمە وە گوتم قسەی حاخامە هاتۆتە ناو ئاینەکەەوە ئیشی پێکرێ بە حکومی ئاینێکی تەفشیری نییە چۆنی بێ وا ئیشی پێەکە لەبەروی بڵین تەطبیق ناکەن خەڵکەکەی تەطبیق ئاینەکە ناکەن وەک ئێمە پێنج فەرزە نوێژکردنەوە بکەن یعنی بەنسبەتەوە ڕەنگە هەر باوری بە پێکەوە ژیان نەبێ کۆمەڵێک کەسانی نەبێ کە مەجبور بێ ینی خۆی بگونجێنە لەگەڵ پێکەوە ژیانەکە ئەگینە ئەو دەسەڵاتی بێ پێکەوە ژیان لەگەڵ تۆ ناکە تەفاسی لێوا دەم دوایی بەس بەنسبەت ئەو پرسیارینی گەنجان ئەو ئێستا هاتووە لە ئاینەکەی خۆتە ئیش دەسەر تۆکە چۆن بۆ نمونە ئێمە ئەڵین مسلمانین بەڵام تەطبیقی بەشێکی زۆری ئاینەکە ناکەین یان ئەڵین مسلمانین لە شوێنی خۆمان دانیشتوین نەماڵی خۆمان دانیشتوین سێرەکی ئێمە ینی بە ڕۆبۆت کراوین بە نمونە من پەروەردەیەکم هەیە مناڵەکەم پەروەردەیەکی هەیە کۆمەڵی حەز و ئارەزوە خاتە ژیانی منەوە کۆمەڵ حەز و ئارەزوە خاتە ناو کلتور و دابوونەرێتی منەوە کە ئەمە بۆ من نامۆیە کوڕەکەی منە بینێ کەسێک گەڵ تۆقیوە کچەکەمە بینێ کەسێک گەڵ تۆقیوە یان ئەبینێ کەسێک ئەبێ بە هونەرمەندێک کۆمەڵی حەزی کاتی هەیە یعنی ئەو حەزە کاتیانی بۆیەتە دی ئەمەی منی ژوە ئازانەیە کە من بڵێم لە ماڵەوە دانیشەوە خۆ بپارێزە و یان کۆمەڵک حەزە هەیە کە ئینسان سنووری خۆی هەیە ئەو حەزانی تۆ لە سنوور دەرەکە یعنی هیچ سنوورێکی بۆ نایڵێتەوە بڵین لە کۆنتترۆڵە نایڵێتەوە تەشبیهی نەبی وەکو چۆن ئاژەڵی سنوورێکی نییە بۆ حەزەکانی بۆ خواردنەوە بۆ ئەمانە ئەو یعنی ئینسانە باتە ئەو قاڵبەوە کە ئینسانی بردە و قاڵبەوە ینی گەنجەکانی ئێمەش بڵین چاولێکەریەکەن هەر بڵین هەر لە سوشال میدیاوە هەر لە منهەجی خوێندنەوە بەڕاستی کە گۆڕا لە یەکێکە لۆ کارەکان کە ئێمە
گۆڕیمان من لە ئاخیری هەروازم لێ هێنا بەڵام گۆڕدرا لە منهەجەوەی کە باسی ئاینی پیرۆزیستان بکرێ کرا بە ئاینەکان ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانەکرێ. بەڵێ پێم وابێت چەند مامۆستایکی بەڕێز ئەویان وەسان چەند ئوستازێکی بەڕێز ئەنتان پەرلەمان وەبزانم لە خوشک و برانی کۆمەڵ یەکگرتوون نزیک بوون هەوڵیاندا ئەویان وەساند بەڵام هێشتا ماوە بڵین چەند مەراحلەیەکی ماوە کە یعنی ئاینەکانی تێکەن کە ئاینەکانیان تێکرد ئاین هەیە بۆ نمون ئاینی پیرۆزی ئیسلام سنووری بۆ من و تۆ داناوە سنووری بۆ من و ئافرەتێک داناوە بۆ حەزەکانمان سنووری داناوە ڕاستە بە نمونە ئاین هەیەوان نییە ئاین هەیەوان نییە و ئێمە هەشت ئاینمان هەیە لە کوردستان ئەم هەشت ئاینە هەرێکی بە جۆرێک ئێمە ڕێزمانێ بۆ هەر حوتی کە سیانی کتێبی ئاسمانین پێنجەکەی تری بڵین فەلسەفەن یعنی کتێبی ئاسمانی نین ئاینی پیرۆزی ئیسلام ئینجیل و تەورات ئەم سیانە کتێبی ئاسمانین و بە یاساش ئەم هەشت ئاینە ڕێگەیان پێدراوە بە یاسای ژمارە 5 ساڵی 2015 ڕێگەدراوە بە ئاینی پیرۆزی ئیسلام بە ئاینی مەسیحیەت بە ئێزیدی 5 ئاینەکەی تر باقیاتی ئاینەکانی تر ئەوانیش ئەتوانن ئیعلانی ئاینی خۆیان بکەن بەڵام وەکو بڵین حقیقەت تەنیا ڕوسیانە کتێبی ئاسمانی. بەڵێ کاگەران زۆر جار لە نێو موسڵمانانە ینی قۆم و قۆی دروستە بێت ینی پرسیار لە خۆمانەکەین باشە بۆچی دەوڵەتێکی بچوو ئەوەندە ملیۆن کەسێک حتا لەناو ئەوەشا تاقمێک بێن لۆبی دروستکەن لە زۆرێ لە وڵاتان لەسەر حکوومەتەکان لەسەر حکوومەتە ینی وڵاتە موسڵمانەکان قەتەر ئیمارات سعودیە بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێمە ینی لۆبیەکی وا دروستەکەن کە وەکو جەنابەت ئاماژت پێکرد تەسیرەکەنە سەر ڕەوشت و ئەخلاقی نێو کۆمەلگای ئێمە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە ینی چی وای کردووە کە پلانیان ئەم پلانە چۆن ئاوا جێبەجێەکەن چەندین ساڵە ئەم لۆبی و فشاریان دروست کردوتە سەر وڵاتانە. بەڵێ خۆی هۆکارەکەی هەر عادەتەن دابوونێری تێگەی لە ناو جووە کە مناڵێن لە دایکە بێ ئەمە بەڕێی من بەڕێی خۆم بڵین ئەو دابوونێریتە تا ئەویات شتێکی جوانە کە بڵێ مناڵێن لە دایکە بێت دەغیلەیەکی بۆ داانێن زوو ساڵان گۆزەیەک شتێک پاریان بۆ تێکرد تا تەمەنی بڵین گەورە بوو یعنی ئەو من لێرە مەبەستمە شتێتر بڵێم ئەو لێرە خەریکی شتی دنیایە بووی خۆی ئەمە شتێکی باشە بەڵام بە دیوەکەی ترێ خەریکی شتی دنیایە جوو وەگوتمان بەشێکی کەمینە بەڵام زۆرینەی خەریکی دنیایە یعنی گوێ بە ئەو دنیا نایەت بۆیە چەند جار ئەمە ینی بڵێنە قورئانە ئاماژەی پێدرا ئاگادار کراونەتەوە لە ینی خەریکی ئیشی دنیاییە ئەو هەدەف و مەبەستی کە ئەوێ چۆنێ بێ بەکارێنێ بەلایەوە گرنگ نییە لە ساڵی 60ەکانە یعنی بەلایەوە گرنگ نەبوو چەند کەسی نزیکی خۆی بۆ نمونە لە عایلی خۆیان چەند کەسێکی خۆیان نات بە ئەلکحول وەمانە دوو لە ڕووی مەقامی جەنابتان نادێ مەتاڕی میسر بۆەوەی کە ئەموو ساختیارەکان سەرخۆش کات و بۆی لیبا یعنی گوێی لەوە نەبوو کە ئەمە شەرەفی خۆیەتینە لێرە مەبەستم چییە لێرە مەبەستم ئەوەیە بە کوردیەکەی خەریکی ئیشی دنیاییە ئەو کەمادەم خەریکیش نەبێ باش بەرنامی بۆ دانێت تۆ هەموو گاوێگەڵنی ئەڵێ بزانم ئەمە خوا پێی خۆشە یعنی خەریکی بڵین ئەبێ ئەگەڵ لە قیامەتێ ئێمە مسلمان واین وەگوتم نە مەشروب کاریگەریتیەکە نە بۆ ئێمە نە مادیان کاریگەریماتیەکان نەیشتێت بەڵێ نەئافرەت ئەو حاخامێک لە کوردستان بوو بە ئەمە نمونە بیجێڕمەوە باسم نەکردو لە شوێنێکی تر ئەم حاخامە ئەوە دانیشتبووین لە هەولێر 2021 بوو کۆتایی 2021 بوو نمونەی پیاوێکی لە یەمەنیە ناوتی ئارام بەسەردان چوومە یەمەن تامان حاخامە کە خەڵکی ئیسرائیل بوو بە جنسی ئەمریکیوات بۆ کوردستان حاخام دانیال وتی ئارام بەسەردان چوومە ئێمە پیاوێکی لێ بوو دوو لە ڕووی جەنابتان بڵێن پێڵاوێ دووریەوە وتی چوومە لایوتی پیاوێکی مسلمان بوو چوومە لای وتم من سواڵەکەم پارەم بەرێ تامان حاخام دانیال زۆر دەوڵەمەنە وتی پێوتوتیەوە پارە وتو من ئەخەی ناکە من درهەمێک تێمێ دینارێک تێمێ پارەی ئەوە نازانم چییە ئەدەمێ ئەگەر لە ئاینەکەی تۆیە ئەڵێت یەک بەدەیە پارەکە یەک بەدەیە پارەکە وتی من بۆ تاقیکردنەوەیەک بۆ چەند ئیشێکی تایبەت بە خۆمان هاتە بووم بە جوولەکە وتی وتم دەباشە ئەو درهەمێک تێمێ بزانم خوایەک بەداماتەوە تێر بۆ خۆشیە ویستم تۆزێک دوو لە ڕووی جەنابتان ئاویستم تۆزێک سوکایەتی پێ بکەم هەر بۆی کە پێی بڵێم شوێن شتێکی غەڵەت کەوتووە پیاکی بەتەمەنی ڕیسپی وتی دوای 15 ڕۆژ لێ ڕۆشتم وتی پیاوەکە چووم وتم کوا پارەکەم پارێکی تۆ نەوت خوایەک بەداماتی منەوە دینارێکم کرد بەخێر درهمێکم کرد بەخێر خوانی یامەوە کوایەک بەدە وتی بۆ ستا ڕۆمیە سێم وتی هاوسێرەکەم 10 درهەمی پێ بوو
وتی ئەو دەدر هەمەکەوتمەوە چێ تۆمیتی وتی آخر من ئەگەر بەڕاستی بۆ خۆم بکردایە بەڕاستی ئەو قسەم بۆ خوا بۆە خوای گەورەی ئێستا توی خەرە بۆ کردو لێرە یەکشتی پێوتمتی ئارام مسلمان تا لە ئەوەتی مسلمان کەی گەڕاوە سەر ئەو عەقیدە ئەو کاتە بزانێ مەجدە سەڵاتێکمان نامێنێ وتم بۆ تۆ باوڕت بەوە هەیە وتی چۆن باوڕم بۆنێ تو ئازانی ئێمە تا سەر حکومەکەین ئێمە تا سەر دەتوانین ژیان بکەین ئەی چۆن ئێمە ژەبی لە مەرحەلەیەکا بۆسین یعنی وتی کەی مسلمان ئەو عەقیدەی بۆ دروست بوو ئەوە باوەڕی بەخوا بوو ئەو کاتێک کە ئیتر بزانە مسلمان یعنی لە هەدەفی خۆی ئەیە بۆیە بەڕاستی هەتا جوولەکە ئابوو شێوە بەردەوام بێ ئێمەش ئاوا بەبێ ئەو یەقینێکمان بەخوا هەبێ و ئاوا پشتمان کردبێ لە خوشکبرایان مسلمان لە غەزە ئەو بە ئارەزی خۆم وەدەفەکانی سەرگری ئەم شپرزەی مسلمانان و لق و پۆپ و ئەوە بڵاو بۆ تۆ کاریگەریە بێت بۆ ئەوان لە بەرژەوەندی ئەوانە بەڵێ بە تاکیدی ئەمە خۆی بەشێکی ویستی خوایەکەوا بێت با ئەوەش بڵین یعنی بەشێکی ویستی خوای گەورەیەکەوا بێ ئەبێ ئەمە ڕوو بە ئەمە دوو جاریکە ڕوویاوە خوای گەورە ئاماژەی پێکە کە دوو جاریکە کە سێ جار جوولەکە لە دنیای ئەوە دەسەڵاتەگرێ و ئەو کاولکاری و کوشتن و بڕیناکە دوو جارێ ناتۆتە دی ئەمە ئاخر جاریانە و ویستی خوایە کە ئەبێت کۆمەڵێک لە دەرویان باز نەبن دوور بەدەر من لە ڕەحمی خوا کاڵوێستێنێ وەکو چەند وڵاتێکی عەرەبی و کۆمەڵێکیش کە بێنە ناو ئەم بازنە و ئەگەر هەر بە دڵیش دڵیان لای بێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت کە هەر تەنانەت دڵیشان لایان بێت ئەو کەسانی ئینشاءالله ئومێد دەکەم یەکێ بن لەوانە بەڵێ بە تاکیدیش پرزیە مسلمانانەت ئەی تەبعاً کە ئاوا لە بەرژەوەندی ئەوانە هەر ئێمە لە ڕەنگە هەر لە سوشیال میدیا لە فەیسبوک لەسەر پۆستێک بکەین بەشەر لەسەر عەقیدەیەک بکەین بەشەر ئاگامان لە خوشکبرا یعنی سەری کەچیانی ئاگامان لێیانێ لە خوشکبرایانەمان لەوێ ڕاست کاگەرام ئەو نمونەی حەخامەی هێناتەوە ئەوەی یەمەن من لێرەوە می پرسیارە بکەم یعنی بە حکمی جەنابەت جیاوی لەگەڵیانە و ئەزانی دەریاڵە کونجوکە لەبەر و خاڵە لاواز و بەهێزەکانیان چییە جوولەکە جوو بە شێوازێکی گشتی و ئەمەی ئێستا لە بڵین فەرمان ڕەواییەکەن لە قەواری زایۆنیا لە ئیسرائیل لە چ جۆرە مسلمانێکە ترسن خۆی ئەمە پرسیارە گرنگەکەیە یا حساب بۆ چ جۆرە مسلمانێکەکەن خۆی پێشم شتێک تەمەەن جوولەکەی باش هەیە لێرە کە بڵین ئەسلیان جوولەکەی و هەر لێرە دانیشتون و بەڕێزن و ئێمە ڕەنگە ڕۆژانە بەردەوام بڵین بەرکەوت نابێ لەگەڵیان هیچ من تیانە هەڵوێستی هەیە بەرامبەر بەو مۆزوعە دژی ئەو کوشت و بڕێ بەڵێ بە تاکیدی چکە ئینسانە مەسائلی ئەخلاق بەشێکی دینە خۆی شەش بەشە بەشێکی دینە ینی ئەخلاق پەیوەندی یعنی بە هەموو ئینسانەکانەوە هەیە ئەوە دیارەیتر بەهای ئەخلاقی بەرزە ئەو کەسانە ئەوە بڵین بەنسبەت ئەوە بەنسبەت پرسیارەکەی جەنابتەوە کاکدانا ئێمە لەوەتی کە دروست بووین لە 1500 ساڵ پێش ئاینی پیرۆزی ئیسلام کە جوو هەبووە جوو ئەوەی هەدەف و مەبەستی بێ ئەوە ئەکا یعنی تر گوێ لە بینی تۆ ناگرێ ئەوەشی کە زۆر 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 لێ بترسێ کە زۆر 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 بەلاوین بێت ئەو کاتی تەبەن ئەوە قسەیەک هەبوو کە یان و کەی مسلمانان نوێژی بەیانیان وەک نوێژی ئەوەی ڕۆعەسر بوو جەماعەتەکانیان بڵێ ئەو قسە هەیە کەی ئێمەی مسلمان یعنی یەک دەنگ بووین یەک عەقیدە بووین بە تایبەتی کەی مناقەشەمان نەکرد لەسەر چەند شتێکی لاوەکی و یعنی بەخۆمان ئەڵێ مسلمان تەطبیق ناکەین هەر کەسە لە شوێنی خۆی تەطبیقی ئەکسەر دەچێتە بازنەیەکی ترەوە ئەوە زانێت تۆ تەطبیق ناکەی ئەوە زانێت لە هەزار ڕێگە لە تۆ یاوە ینی ناتوانانی تەطبیقی بەدەست خۆنی مەگەر خوای گەورەی یارمەتی بە ناتوانانی تەطبیقی لەبەرەوە کەی کە تۆ تەطبیقی دینەکە و کرد ئیتر ئەو کاتە لە تۆ ترسێ بۆیە من ئەمە بەشێکی زۆری بەویستی خوای گەورەی ئەبینم کە ئەبێ ئەم شتانە ڕووبات بەشێکیشی ئەوەیە کە ئێمە خۆمان تطبیقی دینەکەمان ناکەین وەکەوتوینێتە ئەو داوانەی کە بڵین جوولەکە ناوێتەوە بۆمان بەڵێ من لە شوێنێکی تریش ئاماژەم پێ کرد من ڤیدیۆیەکم لابوو 36 دقە کەسێکی ئینگلیس بەس چۆنەڵێ یەک دوو سێ ئاوە بەس ئەبژێرێت ئەو شتانی کە موڵکی جوولەکەیە کە موڵکی جوولەکەی خاوەندارێتیەکە ئەوەی بڵین سوشیال میدیا ئەوانە یعنی تۆ لە هەموو ڕوویەکە بۆ دێتە پێشەوە یعنی یوتیوب بڕۆ مناڵەکە و سێر بکە ڕکلامی و کۆمەڵەشتی نەشاوێتە سەری خۆت سێر کە ئەو ڕکلامە نایەتە سەری ڕاست یعنی بە ئارەزی خۆی ئەو لە تۆیە لەبەری هەموو شتێکی لەبەردەستایە تۆش تاکەشت کە بۆت ماتەوە بەس تەنیا تەطبیقی دینەکە بکە هیچی کەمەکە لە شوێنی خۆت بەس تەطبیقی دینەکە بکە ڕاست کاگەرام تێڕوانینیان ینی بۆچوونیان بۆ مسلمانانی غەزە ئەیانەیە چی بکەن نەک مسلمانی هەر فەڵەستین بە عام ینی پێدوانیە ئەوان پلانی پێشوەختیان داناوە بۆی کە مسلمانانی جیهان بێدەنگکەن بە شێواز لە شێوازەکان
بۆی تەسی نکاتە سەر ئەو کوشتن و پەلاماردانی ئەوان بەرامبەر بە مسلمانانی ئەوێ 200 ساڵ جارێک طبعا ئەوان پلانی 200 ساڵیانەیە لە دەمیان حەخامۆرەگیریە بۆ ئەو ئەمە چ بچاکترێکە بە قوترێکە باشترێکە لەمە بۆ ئەولەوە بۆ ئەم پلانە هەر هەیە ئیتر دژی مسلمانە دژی کەسێکە هەیە بەتابەتی ئەمەی غەزە بەمەی بڵێن دژی مسلمانانە بەڵێ بە تاکیدی هەیە و ئەم پلانە وەک ئاماژەم پێ من لەگەڵ ئەو حاخامەیە چەند جار دانیشتوم ئەو تەنیا بەس بە چەک لە تۆ نایە ئەو تەنیا بەس بە چەک لە تۆ نایە ئەو ئاگەی لە هەموو چواردەوری خۆشێتی یعنی ئێمە بۆ هەڵوێستمان نییە ئێمە یعنی بۆچی یعنی میسر لە تەنیشتاتی بۆ هەڵوێستی نییە ئەردەنۆمانە بخۆ بەحساب وڵاتی مسلمان بەحساب ستوای مفتیوا لە میسر یعنی بۆ هەڵوێستی نییە بە شێوەیەک لە یاوە بێدەنگی کردووە کە ناتوانێت یعنی بێتە پێشتر ئیشی لەسەر پێشتر مەسەلی ئیشکردنەکە یعنی ئەوەیە وەک گوتم بە مادیەن ئەوگرێ بە معنەوێن ئەوگرێ بە یعنی هۆکاری زۆرەکە تۆ بگرێ بۆیە ئیشکردن دژی جوولەکە زۆر قورسە ئەبێ ئینسان بەڕاستی ئیمانی دامەزراو بێ بتوانێت ئیشان لەگەڵاکە من خۆم کە بوومە مسلمان ئەو حەخەمدانیاڵە پێیوتم جوابی بە ئەندام پەرلەمانێکمان هەیە با ناوی نەڵێم ئەو جوولەکە بوو لەگەڵمانە بوو ئێستا لە دەرەوەیە وتی ئارام حەخەمدانیاڵ وتوێتی وەکووە ئەرز و ئاسمانیا بێتی لێک لەلای ئێمە کە بۆتە مسلمان ئەو نە بەلایە قورس بوو مەترسی لەسەر گیان نەبووە کاگەران مەترسی لەسەر گیانیان شتێک وڵی هەبووە ڕەنگە چەند جارێک کۆمەڵە شت کراوێ وەڵام الحەمدولیلا ئێمە یەقینمان بەخوا هەیە و خۆشمان ینی زۆر گوێمان نایەوەتێ و خوای گەورەش بیکە ئێمە ئەگەر ئەو لوتفە فەرمێمە لە پێناو دینا بە منی جامە دەستکێکرێت ڕاست کاک دانیار کاتێ پەیوەندیمان هەبوو پێکەوە بۆ ئەم بەرنامێ هەندێک شتی باس کرد تەبەن زۆرشتی لایم باز نەکردو بەڵام هەندێک شتی وت زۆرم پێسەیرە وتی کاک دانە دڵنیا بە تو کۆمەڵە کە زێ تەعامل لەگەڵا کردن جوولەکەی و بەخۆشە نەسانیوە ئەو ئەندام پەرلەمانی باسی کرد لە حیزبێکە لەم حیزبانەی کوردستان لەوانەیە خەڵک زۆر بە نەوعێکی زانی بێکە چی ئەو دەرچوو جو ئێمە ئاگامان لە خۆمان نەبووە بەڵێ هەر دەسە ڕاستی بڵێن حەخەمدانیاڵ بۆ هەمووی شوکارەکانی لای حەخەمدانیاڵ بوو خۆی بڵێندێرە کێشەکە ئەوە بەرژەوەندی ئەوانە بوو لە میدیا لە دەرەوە شێوەیەکی دیکەیان نمایشێکی دیکە بکە حاخامەکان کێنە کوردستان بڵین نەکوردستان کە بچێتە شوێنە جارێ پێش شتێ پێشوی شتێ بکە بە بزنس دەست پێەکە سەرتۆپەکان ئەگرێ بە بزنس دەست پێەکە ئێستا حەخەمدانیار بزنسیە بوو چ لەولا چ لێرە یعنی بەوە دەست پێەکە کە بزنسیە بوو مادی لە بەردەسا بوو یعنی وینەکە من يعني رنگا مامۆستا ئاینی تەکلیفی کردبێ کە من يعني موعیدی حاخامی بۆ بکەم بەس ئەو نیزانیوە کە ینی با کۆرە زانیوتی حاخامە با يعني سبحان الله مادی زۆر مشکلەیە ڕاست مادی زۆر مشکلەیە يعني بۆیە ئینسان ئەگەر ئیمانی زۆر بەخۆت دەبێ ناتوانێت خۆی لەبەرا بگرێ من ئێستاش زۆر جار خۆم پێم سەیرە ئەو دەسەڵاتە مادی و معنەوێ خۆی گەورە هەر وەکو قەیمێڵە ڕەحمێکی پێکردم و پاڵێکی پێوەنام ئەگینانە ناو مادی و معنەوی و شتێکی دنیای ئەوانە کە ئێمە هاتینە ئەمەوە ئەو لە دێر زمانی شو هەروە بوون ینی هەر لە بیدایەتی ئەگینا بە تاریخ کەس نەبووە لەو گەنجێ بی تۆ دەسەڵاتێکی مادی و دنیایت هەبێ ینی بگەی بە تۆپ و دوایی تر خۆت واز دەبێنی بیتە خوارەوە ئەومی ینی فەزلی خوایە هۆکاری تری زۆرە ڕەنگە حەز ناکەم باسی کەم بە تایبەتی هۆکارێکیان هەر حەز ناکەم باسکەم بەڵام هۆکاری سەرەکی ینی ڕەحمی خوایە کە ڕەنگە ڕەحمی بەخۆم و بۆ ماڵم ناڵم کردبێ کاگەرە مسلمان بوونی تۆ نەبوو مایەوەی کە ئەوان متمانیانی تر بە جوەکانی هێرە نەمێنێت و بڵێن بەخوا تەواو لەوانەوانی کەژەر مسلمان ببن خۆی جوولەکە قەت لە 100 سیقیان بە یەکتریشنی هەر وەزانیاریتان ئەتوانم بڵێم لە 100 سیقیان بە یەکترە بە مطلقی ئەگەر زۆر سیقیان بگوێت لە 100 لەناو ئێمە شاوا بوو من کە خۆم ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنەکە بووم چەند کەسێکم لەگەڵا بوو سیقم پیانە بوو چکە چەند جار لە پشتی خۆمە چوو بوون ئەو قاف و داوای کۆمەڵشتیان کردبوو یان لەگەڵ حاخاماشتیان کردبوو بڵێن شتەکانە هاتەوە بۆم ڕاست ئێوە بەڕسمی لەگەڵ ئەوقافی هەرێمی کوردستانە کۆنتاکتان نەبوو ئێمە 5 ئاین خۆی 3 ئاین لە ئەوقاف مۆری هەبوو بەڕسمی 5 ئاینەکەی تر وەکو زەردەشتی بەهایی کاکەی جوولەکە سابعی مندایی والحاصل 5 ئاین بوون ئەم 5 ئاینە ئیمزامان پێ بوو لە دەرەوە ئەنجومەنمان هەبوو نوێنەریشمان لە ئەوقاف هەبوو نوێنەری ئێمە شێرکۆ بوو کاک شێرکۆ بەڵام بڵین لە دەرەوە ئەنجومەنمان هەبوو خۆ بەڕێوەبەرایەتێکمان هەبوو بۆی بڵین بۆ ئیش و کارەکانی خۆمان چکە بەیاسا لە ناو ئەوقافە بەڕێوەبەرایەتیمان نەبوو من ئێمە خۆمان بڵین وەکو جوەکان ئەو 6 ساڵەکە من سەرۆکی ئەنجومەنەکە بووم حەزم بەڕێکخرا و بە ینی زۆر ئیش و کار و ئەوانە نەبوو لەبەرەوە ئیشەکان ئێمە لەسەرەوە کرا باقەت ڕەنگە ئیشمان بۆ زۆر ئاینی کەش کرده بێت بە چەند مامۆستایەکی ئاینی موسڵمانی شۆ بەداخەوە کە ئێستا ڕەنگە دوای ئەم بەرنامە ببینن یا ئێستا ببین
بۆیە ئێمە هیچ ئیشکالێکمان نەبوو لە دەروی ئەنجومەنەکە بووین. ڕاستە ئێمە کۆتایە تۆ بۆ پرۆگرامەکە بەس بە یەکشت بیر خەمەوە وتی کاکدانا باسی ئیمتیازاتوانە وتی کورە بەشە لەو خەڵکی لە کوردستان ڕۆشت و لە ئەوروپا لەجووی وەرگرتووە لە ئەڵمانیا و لە زۆر شوێن تی بە پشگیری ئێمە لەجوویان وەرگرتەوە بوونەتەوەی کە ئەنێ وڵاتانە جویان پێوەمەە بوو کاگەرم بەڵێ تەبەن بۆ کاکدانام ناروتم بە ئەمانەت بێ لەلات بەڵێ ئێمە ئەمانتوانی ئێستا شەر ینی خەڵک داوامان لێکات لە خودی خۆم کە پشگیریکی بۆ بکەم چکە زۆربەی مەسائلی مێژووی جووەکان سەجەران هە لەلای ئێمە ماوە لەم ڕۆژانەیە دوو ئافرەتی پۆڵەندی هاتبوونەوە وتیان چەند شوێنێکی مێژوویمان پێ بڵێ و خۆم خستومەتە گوگڵەوە شوێنە مێژوویەکان و بەڵێ بە پشگیری ئێمە خەڵکانێک لە ئەوروپا ڕەنگە جوابشتی وەرگرتە بێ و زۆر بە ئاسانیش ئێستش خەڵگەر داوامان لێکات دەستخۆشتەوەە سەنایکاو بەڵام سەدەوی زۆر بەڕێز ئارام عیزت شارەزا لە بواری ئاینەکان سواز بۆی لەم دەرفەتە لەگەڵمان بخۆی گەر زیاتر بەرەکەت بخاتە تەمەن تۆ ئینشاڵڵا.